بە ناوی خوای گەورە بەیاننامە. یەکێتی مامۆستایانی کوردستان لە کەرکووک دامەزراندنی پەروەردە ڕەت دەکاتەوە و داوای هەڵوەشانەوەی ئەو لیستە دەکات کە پەروەردە بڵاوی کردووەتەوە. بە پێی زانیاریەکان سەرۆکی دەستەی دەستپاکی عێراق لەقی کەرکووکی دەستەی دەستپاکی ڕاست پاردووە پەڕاوی لێکۆڵینەوە بۆ کەم و کورتیەکانی ئەو لیستە بکاتەوە. لە بەیاننامەیەکدا لەقی کەرکووکی یەکێتی مامۆستایانی کوردستان پشتیوانی خۆی بۆ هەموو ڕێکارێکی مەدەنی و یاسایی دەردەبڕێت بۆ بەدەستهێنانی مافی دەرچوانی کورد لە شارەکە. پاش ئەوەی ناوی دامەزراوانی پەروەردەی کەرکووک ڕاگەیەندرا، نیگەرانی زۆری شەقامی کەرکووک بەگشتی و هەردوو نەتەوەی کورد و تورکمان بە تایبەتی لێکەوتەوە بە جۆرێک کە ڕێژەی کورد و تورکمان لە 120 تێناپەڕێنێ لە دامەزراندنەکە. ئێمە جگە لەوەی کە زۆر ناڕازین لەم پرۆسەیە کە پێویست بوو وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووک کاریان لەسەر دادپەروەری و هاوسەنگی و پێوەری پەروەردەیی واتە خاڵبەندی بکردایە. بۆ ئەم پرۆسەیە ئێمە لە لقی کەرکووکی یەکێتی مامۆستایانی کوردستان بەو پەڕی خەمخۆریەوە پشتیوانی تەواوی داخوازیە ڕەواکانی دەرچوانی شارە خۆشەویستەکەمان دەبین و هەموو ڕێکارە یاسایی و پەروەردەیی و مەدەنی دەگرینە بەر لە ڕێی نوێنەرەکانمان لە بەغدا و حکومەتی یاریەمی کوردستان و بە هەموو شێوەیەک ئەنجامی پرۆسەکە ڕەت دەکەینەوە بەهۆی ئەو نادادپەروەریەی کە تێیدایە هەر لە ڕەچاو نەکردنی پشکی کورد و بوونی زۆرێک لە گەندەڵی لە کۆی پرۆسەکە. بۆیە هەموو لایە پەیوەندیدارەکان ئاگدار دەکەینەوە کە ئەم پرۆسەیە بە زووترین کات ڕابگرن، ئەگەر نا تووڕەیی خەڵک و شەقام بە کەس ڕاناگیرێت. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا دشت بە بڵاوکردنەوەی لیستی دامەزراندنی پەروەردەی کەرکووک چەندین ناڕەزایی ئەنجام دراودەیان سکاڵاش دشت بە پەروەردەی کەرکووک تۆمار کراوە. بەڕێوەبەری یەکەی سەرپەرشتیاری دواناوەندیەکانی خوێندنی کوردی دەڵێت خوێندنی کوردی لە کەرکووک پێویستی بە 1000 مامۆستا و کارگوزار و فەرمانبەر هەیە. ئەوەی هاتوۆتەوە لە لیستەکەی پەروەردە کە 500 پلەی وەزیفیە بەشی پڕکردنەوەی بۆشایی قوتابخانە کوردیەکان ناکات. وەک ئێمە زیاتر لە نزیکەی 600 قوتابخانەی کوردیمانەیە بە دووز و بە شارۆچکەی دووز و داقوق و دبس و قەرەنجیر و پردێ و ناو شاری کەرکووکەوە. ئەمە ئێمە نزیکەی ئێستا زیاد لە 600 وانە بێژمانەیە. بەڕاستێکی هێشتا نوقسانیمان هەیە لێرە و لەوێ لەبەرەوەی چەند ساڵانێکی زۆرە دامەزراندن نەکراوە بۆ شارەکە، ئەوەشی کرابێ پشکێکی زۆر کەم بووە. ئێستا ئێمە ئەتوانین بڵین لە خوێندنی کوردی نزیکەی پێویستیمان بە 1000 مامۆستا هەیە لەوەی کە دابمەزێ و کێشەی هەموو قوتابخانەکان چارەسەر بکە. بەڵام ئێستا ئەوەی کە لە دامەزراندنە تازەی کە لە بەغای ئەعلان کراوە ئەوەلیەن با بڵین لە بیدایەتەوە ئاماژەیان پێکردووە بەوەی کە ئەمە حیسەی هەموو قومیاتەکانە نەخێر، ئەوە بەڵکو تعبیر لە نزبەی کورد ناکەوە تەوازنیش نییە لە شارەکەیە. سەرەڕای فشار و ناڕەزایی و هەوڵە بەردەوامەکان بۆ ڕاگررتنی ئەو لیستەی پەروەردەی کەرکووک، بەڵام بەڕێوەبەرایەتی پەروەردە داوای لەو دەرچوانە کردووە ناویان لە لیستەکە هاتووەتەوە بە زووترین کات مامەڵەی دامەزراندن ئامادە بکەن بۆی بڕیاری ئیداریان بۆ دەربکرێت و دەست بە دەوامکردن بکەن. بە دەرچوونی فەرمانی ئیداریش سەرجەم ئەو هەوڵانە شکست دێنێت بۆ ڕاگررتنی ئەو لیستەی پەروەردەی کەرکووک. چیان وری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.